سڵاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرەتاژ ناونیشانەکان پارتی و یەکێتی بەتوندی وەڵامی یەکتر دەدەنەوە. سزاکانی سەر شۆفێران لە هەرێمی کوردستان توندتر دەکرێن. زانیاری گرنگ لەبارەی ئەو نەوتەی بڕیارە عێراق بۆ هاوڵاتیانی هەرێمی ڕەوانە بکات ئاشکرا دەکرێت. هۆشدارێکی تون دەدرێتە خاوەن مارکێت و فرۆشگای خوێندنگاکان. پەرلەمانتارێکی پارتی لە پەرلەمانی عێراق ڕایدەگەیەنێت یەکێتی بە بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆمار سەرجەم خاڵەکانی هەڵبژاردننی بەکارهێناوە و مافی بەدەستهێنانی هیچ وەزارەتێکی لە حکوومەتی نوێی عێراقدا نییە. چیای تەیمور پەرلەمانتاری پارتی لە بەغدا ڕایدەگەیەنێت ئەگەر کورد لە حکوومەتەکەی محەممەد شیع سودانی 4 وەزارەتی بەرکەوێت ئەوە 3 وەزارەتەکەیان بۆ پارتی دەبێت و ئەو وەزارەتیشی دەمێنێتەوە یا بەریەکێتی دەکەوێت یا ئەو لایەنە کوردیانەی تر کە بەشداری حکوومەتی داهاتوو دەکەن. دەژڵێت یەکێتی بە بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆمار سەرجەم خاڵەکانی هەڵبژاردننی بەکارهێناوە و مافی ئەوەی نییە داوای بەدەستهێنانی پۆستی وەزاریش لە حکوومەتی سودانیدا بکات. لە وەڵامی پەرلەمانتارەکەی پارتی لەبارەی دابەشکاری بۆ پۆستەکانی عێراقەوە ستران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسیەکەتی ڕایگەیاند سەبارەت بە بەرکەوتنی وەزارەتەکانی ئێمە ڕوومان لە محەممەد شیع سودانیە نەک پارتی دیموکراتی کوردستان. ئەم حکوومەتە حکوومەتی پارتی نییە تا داوای وەزارەتیان لێ بکەین. ئەندامەکەی مەکتەبی سیاسیەکەتی ئاماژەی بەوەش کرد لە ئێستادا قسە و قسەڵۆک زۆرە و هەروەک چۆن لە بابەتی سەرۆکۆماردا هەمان گەفکردن و خۆگیفکردنەوە هەبوو بەڵام سەرنجام پۆستەکە بۆ یەکێتی یەکلایی بووە. ئێستاش پێمان وایە ئەم قسانە هیچی لێسەوز نابێت و یەکێتی بەرکەوتەی خۆی بەدەست دەهێنێت. یاساکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان گۆڕانکاریان بەسەردادێت و سزاکانی سەر شۆفێران تونتر دەکرێن. فازڵ حاجی وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لا لێدوانێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند لە پەرلەمانی کوردستانەوە یاسای هاتوچۆ دەگۆڕدرێت و لە ئێستادا ئەو پرۆژە یاسایی تایبەتە بە هاتوچۆ خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. وتەبێژی هاتوچۆی هەولێر جەختی لەوەش کردووەتەوە بەپێی ئەو یاسا نوێی ئامادە دەکرێت هەندێک لە سزاکان لەسەر شۆفێران تونتر دەکرێن. لە عێراقی شەمان میکانیزم پەیڕەو کراوە بە جۆرێک سزای تیژڕەوی لە 40,000 دینارەوە دەست پێ دەکات تا 250,000 دینار. بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق زانیارێکی گرنگ لەبارەی ئەو نەوتەی بڕیارە عێراق بۆ هاوڵاتیانی هەرێمی ڕەوانە بکات ئاشکرا دەکات. کاروانیاروەیز بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ئاشکرای کرد عێراق بەرمیلێک نەوت بە 150,000 دینار دەدات بە هاوڵاتیانی هەرێم. هەروەک دەقی نووسراوێکی وەزارەتی نەوتی عێراق کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتەکانی بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا ئاشکرا کردووە کە دەڵێت بەرمیلێک نەوتی سپی بە 150,000 دینار دەدات بە هاوڵاتیانی هەرێم کالیتری دەکاتە 750 دینار باکرەی گواستنەوە دەگاتە 160,000 دینار. لەو ڕۆژەوە پەرلەمانتارەکە دەڵێت ئەم نرخی بازرگانی و بۆ هاوڵاتیانی هەرێم بارگرانیە و هەموو هەوڵێکمان لە پەرلەمانی عێراق و فراکسیۆنی یەکێتی دەخەینە گەڕ دەبێت چۆن بە هاوڵاتیانی پارێزگاکانی تری عێراق دەفرۆشرێت بە هەمان شێوە بە هاوڵاتیانی هەرێم بفرۆشرێت. قایم قەمەتی سلێمانی هۆژداری تون دەداتە خاوەن مارکێت و فرۆشگای خوێندنگەکان هەر خواردن و خواردنەوەیەکی ڕێگە پێنەدراو بفرۆشن ڕوبەڕووی ڕێکاری یاسایی تون دەکرێنەوە. لەو بارەیەوە دکتۆر باوان عەبدوڕەحمان نوێنەری بەڕێوەبەرایەتی تەندروستی لە لیژنە هاوبەشەکانی قایم قەمەتی سلێمانی ڕایگەیاندووە ئەو خواردن و خواردنەوانی ڕێگەیان پێدراوە لە فرۆشگای خوێندنگەکان بفرۆشرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستیەوە ئاراستەی لیژنە هاوبەشەکان کراوە. بەدەر لەو لیستە هەر خواردن و خواردنەوەیەک بە خوێندکاران بفرۆشرێت خاوەنی فرۆشگاکە ڕوبەڕووی سزا دەکرێتەوە. وتوشێتی لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایم قەمەتی سلێمانیەوە سەرجەم مارکێتەکان ئاگادار کراونەتەوە کە ڤایپ و پاکەت و جگەرەی ئەلکترۆنی بە مێرمنداڵ بفرۆشرێت بە پێچەوانەوە شوێنەکە دادەخرێت و خاوەنەکەشی ڕوبەڕووی ڕێکارە یاسایە توندەکان دەکرێتەوە.
ماڵپەری فەرمیەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوی کردەوە ئەژی ئەمین بە پشتبەستن بە مادەی 12 لە بڕگەی های سزادان لە پەیڕەوی ناوخۆیەکێتی دوور خراوەتەوە و بە پێی مادەکە شۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ درکاندنی نهێنی تاوانی ئابروبەرانە بەکارهێنانی پێگا زیانگەیاندن لە یەکێتی. ماڵپەری فەرمیەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ دووشەممە کۆمەڵێک بەڵگەنامەی نوێی بڵاو کردەوە دەڵێت بە گوێرەی پەیڕەوی ناوخۆیەکێتی ئەژی ئەمین دەرکراوە کە تێیدا هۆکاری دەرکردن بە 8 خاڵ دیاری کراوە کە دەرکراو ئەنجامی بدات سزای پەیڕە و دەگرێتەوە لەوانە هەر ئەندامێک لە هەر پلێکدا بێت و تاوانی بە ئەنقەست یا ئابروبەرانی ئەنجام دابێت و بە بڕیاری دادگا حکم درابێت یا نهێنی بدرکێنێت یا پێگەکەی بەکاربهێنێت بۆ بەرژەوەندی خۆی. ئەمە لە کاتێکدایە شەوی ڕابردوو بە گوێرەی سێ نووسراوی فەرمیەکێتی بافڵ تاڵەبانی بڕیاری دەرکردنی سەلمان ئەمین نادر ناسراو بە ئەژی ئەمینی لاڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکرد. مەڵبەندی دیراساتی یەکێتیش ڕای دەگەێنێت هۆکاری دەرکردنەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی پێچەوانەی پەیڕەوی ناوخۆیەکێتی کاری کردووە. هەر شەوی ڕابردوو سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی هەرێمی کوردستان نووسراوێکی بڵاو کردەوە کە ڕاستەی دادگای لێکۆڵینەوەی ڕانی کردووە و لە ناوەڕۆکی نامەکەدا هەر یەک لە بافڵ تاڵەبانی، قوبات تاڵەبانی و ئەژی ئەمین و ژمارەیەک لە سەرکردەی باڵای یەکێتی وەک تۆمەتبار ناساندووە و داوای لە دادگای ڕانی کردووە پەراوی لێکۆڵینەوەیان ئاراستەی دادگای تێهەڵچوونەوە بکەن بە مەبەستی لێکۆڵینەوە. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.